شیری دایک لە سا 6 پرۆتینە بەڵام شیری مانگا کە لە قوتوی پیاوەکە لە سا 30 پرۆتینە خۆش دەزانانی یەکێک لەو شتانی کە نظامی سەتایەتی تێربوون ئەدا بە مناڵ بریتێ لە پرۆتین بۆیە عاتەن ئەو مناڵنی کە شیری قوتۆ خۆن زووتر مڕ ئەبێ خەوی لەکەوێت دایکەکە وازانێ ئەم تێری خواردو بەڵام بەشێکی خۆی تێی نەخوارەوە ئەمە یەکێکە لەو گرفتانی کە لە مۆزوعی پێدانی شیری دایکە ئەو احساسە بۆ دایک دروستەکە بەڵام ئەوەی کە دایک ئەڵێ مناڵەکەم تێر ناخوا بە شیرەکە وەک لە ڕووی زانستیەوە هیچ پێناسەیەکی نییە لەبەروی مناڵێک ئەگەر لە ماوەی 5 خولەک بۆ 10 خولەک بە سنگی دایکەوە بمێنێتەوە بە تەواوی ئەو پێویستی و مناڵە وەرەگەی لە ماوەی 2 بۆ 3 کاتژمێرەکە هەرسیەکە لە جسمیا و بە فعلیش کێشی مناڵەکە زیاکات و لەوە ئەچ لە ڕووی کێشەوە زۆر لە شیرێکی قوتو کێشی زیاتر بە مناڵەکە چکە ئەو کاربۆهیدرات و ئەو چوری کە لە ناو شیری دایکە هەیە زۆر سەلامەتتر و کاریگەرترەوە لەو چوری و کاربۆهیدراتی کە لە ناو شیری قوتووە هەیە. ئەگەر لە مەسلەی شیری دایک بجوڵین کە 6 مانگ یەکەم تەنیا شیری دایکە لەکەوە دەست بکەین بە پێدانی خواردنی تەواوکەر بۆن منە لە ڕێنمایەکان حکوومەتی بەریتانیاڵە لە 6 مانگەوە دەست پێ بکە بەڵام هەنێ دایکێ لە 4یان لە 5ەوە دەست پێەکە وەک پزیشکێکی پسپۆری مناڵان تازە لە دایکبووان ئاماژگاری خەڵکەکەی لەکەوە دەست پێ بکەن بە خواردنی تەواوکەر. بەڵێ ئەگەر بەو زمانە قسە بکەین ئەوانی کە وەکو جەنابەت باس کرد لە دوای 6 مانگەوە ئەکادیمیای بەریتانی قسە لە سەرواکە تایبەتی بۆ نەخۆشکای مناڵان کە لە دوای 6 مانگەوە گەشی دایکی خوارد ئەتوانی خواردنی بێتێ بەڵام ئەکادیمیای ئەمریکی لە ڕیسەرچی تازای لە 2007 کۆتاییەکانی 2007 ئەڵێ باشترە لە 5 مانگە وردە و دەدەست بکرێ بە خواردن بە تایبەتی ئەوانی کە شیری دایکە بەڵام ئەگەر شیری قوتوبێ لە 4 مانگەوە توانی دەست پێ بکەی بەعام ئەوەی کە هەیە ئەڵێ لە 4 مانگ 2 هەفتە بۆ شیری قوتو لە 5 مانگ 2 هەفتە بۆ شیری دایک